لە شارەکانی عێراق ڕێژەی توشبووان بە پەتای کۆرۆنا ڕۆژانە لە زیادبووندایە. دکتۆر سەیف بەدر وتەبێژی وەزارەتی تەندروستی عێراق ڕای دەگەیەنێت لە ئەنجامی ئەو پشکنینانەی بۆ هاوڵاتیان دەکرێت دەرکەوتووە کە ڕێژەی توشبووان زۆرە و ئەمەش بەهۆی پابەند نەبوونی هاوڵاتیانەوەیە. جميعنا لاحظنا خلال الأيام الأخيرة صار لە چەند ڕۆژی ڕابردوو ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا زیادی کردو. ئەوانەی دەستنیشان کراون ئەویش وەک ئەنجامێکی سروشتی ئەو پشکنینانەی لەلایەن تاقیگەکان و کارمەندانی سەر بە وەزارەتی تەندروستی ئەنجام دەدرێت. پابەندبوونی هاوڵاتیان نییە بەڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی لە سەرجەم پارێزگاکان بە شێوەیەکی گشتی، بەڵام لە ناو پارێزگایەکدا جیاوازی هەیە لە نێوان چەند ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە لە ڕووی پابەندبوون بەڕێنمایەکان. پابەند نەبوونی هاوڵاتیان بۆتە هۆی زیادبوونی ژمارەی توشبووانی کۆرۆنا و کەسانی توشبوو بە ڤایرۆسەکە لە چواردەوریان بڵاو دەکەنەوە. هاوڵاتیانش دەڵێن هۆکاری بڵاوبوونەوەی زیاتری ئەم پەتایە تێکەڵبوون و بە یەککەوتن و جێبەجێ نەکردنی ڕێنمایە تەندروستیەکانە کە ئەمەش لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە جیاوازە. يعني الحقيقة هو منطقتنا يعني انت منطقة القادسية اكو وعي لە ناوچەکەی ئێمە هۆشیاری هەیە و خەڵکی دەمامک و دەستکێش و کەلوپەلی خۆپارێزی بەکاردەهێنن و سوپاس بۆ خوای گەورە لەم ناوچەیەدا هۆشیاری هەیە. گرنگترین شت بریتیە لە پاراستنی سەلامەتی خۆت و ئەو ئامۆژگاریانەی وەزارەتی تەندروستی بڵاوی دەکاتەوە جێبەجێ ناکرێت و خەڵک هەیە گوێ ناداتە ژیانی خۆی و ژیانی کەسانی دیکە. نابێت لەم کاتەدا سەردانی کردن ئەنجام بدرێت. ئەمانە هەمووی پەیوەندی هەیە بە زیادبوونی ژمارەی توشبووان و دەبێت خۆپارێزی ئەنجام بدرێت. يعني وبحياة الناس. أكثر هؤلاء المواطنين هو عنده مريض يعني ملامس. زۆرینەی ئەو هاوڵاتیانەی دێنە ئێرە توشبووی کۆرۆنایان هەیە واتە بەرکەوتن، بۆیە دەبێت دەمامک و دەستکێش بەکاربهێن و پابەند بن بە دوورە پەرێزی بۆ مەودای مەترێک یاخود 2 مەتر تاوەکو پارێزگاری بکەین لە سەلامەتی و تەندروستی کارمەندانی ئەم کارگەیە و تەندروستی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی. ئەمە هەمووی پەیوەندی هەیە بە بوونی هۆشیاریەوە لەبارەی نەخۆشیەکە و ئێمە عێراقیەکان کێشەیەکمان هەیە و دەقیقەیەک پابەند دەبین و چەند سەعاتێک پابەند نابین. تەماشای ئەو خەڵکەکە چۆن تێکەڵ بوون لەگەڵ یەکتری قسە دەکەن. ئێمە داوایان لێ دەکەین بتڵە بەتاڵەکان بەجێ بهێڵن دوای ئەوەی پڕکرانەوە لە ئەکسجین دواتر بتڵەکان ببەنەوە، بەڵام ئەوان پابەند نابن. هاوڵاتیان پابەندی ئەو ڕێنمایە نابن، بۆیە ڕۆژ لە دوای ڕۆژ توشبووان بە پەتای کۆرۆنا لە عێراقدا ڕوو لە زیادبوون دەکات. بە مۆشەخانی گەلی کوردستان، بەغداد.